ئەم دوو سێ ڕۆژانە ئێمە بە زۆر شت ئیتیهام کراوین. هەموو باجی سربەخۆییە، هەمووی باجی دەنجی دلێرە. حەزەکەم بزانم باجی دەنجێکە کە ناکەوێتە ژێر تەئسیری کەس، باجی دەنجێکە کە هەر کاتێ پێویست ببێ کۆمەڵ بەڕوونی قسەی خۆی کردووە بە ڕاشکاوی. ئەوان زۆر باشیش دەزانن ئێمە لە ناو کۆبوونەوەی پێنج قۆڵی، لە دەرەوەی پێنج قۆڵی، لەسەر شاشە لە کۆبوونەوە یەک جۆرە قسەمان کردووە، یەک جۆر هەڵوێستمان هەبووە. نەهێزێکی منافقین، نەهێزێکی دووڕووین، نەهێزێکی درۆزنین، هێزێکی ڕاستگۆین. ئەوە میلەت دەزانێت بەڕاستی بەڕاستگۆی قسەی خۆمانمان کردووە. شتێکمان نییە لە پەنهانی لێی پترسین ئاشکرا بێت. جاگەر ئێمە 4 کورسیمان هەبێت کە ئۆپۆزیسیۆن بووین، هەڵوێستمان هەروە بوو. بووینە 6 کورسی، هەڵوێستمان هەروایە. ببینەوە 4 هەڵوێستمان هەروە دەبێت، ببینە 10 هەڵوێستمان هەروە دەبێت. ئەو مووقیفانەش کۆمەڵ هەیەتی کە من باسی مووقیفەکان ناکەم. نە ململانەی سیاسیە لەگەڵ حزبێک، نە عینادی و دژایەتیە، نە ئەوەیە، نە کۆمەڵ هەموو مووقیفەکانی کە هەیەتی، نە لە بەرژەوەندی حزبێکە. من حەزەکەم لێرە بەڕوونی بیڵێم وەکو زۆر جار دەوترێت، نە لە بەرژەوەندی حزبێکە، نە لە دژی حزبێکیکەیە، نە ئەوەی کە هەیە مەسلحەتی خەڵکە، بەرژەوەندی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان. وەکو موسڵمانیش، وەکو من چۆن سەرەتاکەی باسم کرد، ئەرکە لەسەر شانمان. ئێمە وەکو موسڵمان قەناعەتمان وایە ئەمانە واجبن لەسەرمان، یا نابێ هەبین یا دەبێ بەو شێوەیە بین. قەضیە الکوردیە وەطەریق حەلیها. سیمینارێکە مامۆستا عەلی پێشکەشی کردووە. لەو سیمینارە لە پاکستان دەڵێ کورد مافی خۆیەتی وەکو هەموو ستانەکانی کە مادام پاکستان هەیە، مادام تورکمانستان هەیە، مادام چێستان هەیە، کوردیش مافی خۆیەتی دەوڵەتێکی هەبێ ناوی کوردستان بێ. لە 92 خەڵک ئەمڕۆ هیدی مزایدەیەوە بەسەرێمە دەکەم لەگەڵ دەوڵەت نین. دەوڵەتی کوردی، دەوڵەتی کوردستان، وڵاتی سربەخۆ ئێمە یعنی بە حەقی هەموو کوردێکی دەزانین. بەڵام چۆن دەوڵەتێک پەرلەمانی هەبێ، فەرموو پەرلەمانەکەی کاراکەوە، دەوڵەتێک هاوڵاتیەکانی برسینە بن، فەرموو مەعاشیان بۆ بژێڕەوە، لەگەڵ ڕیفراندۆمێک چی کە چۆن، لەگەڵ ڕیفراندۆمێکی کە بە یاسا بێ، لە ڕێی یاساوە بێ، بە شەی دامەزراوە یاسایەکان بێ، لە بەرژەوەندی خەڵک و میلەت بێ، سربەخۆیی بە دوای خۆی دابێنێت، دەوڵەتێک بێ بۆ خەڵک دروست بکرێ. بۆ ئەو هەڵوێست و مەواقیفانەش ئەگەر پێویست بێ باج بدەین، باز دەدەین، زەریبەکەی هەرچی بێ دەیدەین. و ئەو ڕێگایە ڕێگای سەلیم و تەندروستە، و پێش ئێمەش خەڵک لەو ڕێگایە قوربانی داوە. ئەگەر باجی پێویست بێ باز دەدەین، ئەگەر ئەوەی پێویست بێ کە فعلن خۆمانی تێدا بین بە قوربانی دەبین. بەس گرنگەوەیە نەتیجەکەی لە بەرژەوەندی خەڵکە، لە بەرژەوەندی هاوڵاتانە. قەناعەتمە ئێستا کۆمەڵ لەو سەری کوردستان بۆ ئەو سەری، لە باشووری بۆ باکووری، لە ڕۆژهەڵاتی بۆ ڕۆژئاوای لە کوردستانی، لە هەرێمی کوردستان، کۆمەڵ حزبێکە ئەمیرەکەی و قیادەکەی و پەرلەمانتاری وەزیرەکانی بەستەربەرزی دەچنە ناو خەڵک. ناترسن لەوەی بچنە ناو خەڵک. هیوا هەیە ببینن لە هەندێک بەرنامەکە دەچنە ناو خەڵک، خەڵک چی پێ دەڵێ و چیان پێ دەکات. ئێمە وەزیری خۆشمان بینی لە ناو خەڵک و لەسەر شەقام، هی خەڵکی کەشمان بینی، پەرلەمانتاری خۆشمان بینی، هی خەڵکی کەشمان بینی، کەسی یەکەمی خۆشمانە بینین لە ناو میلەت، هی خەڵکی کەشە بینی. ئەشزانین ئەمە مادام سەرمان بەرزە لە ناو میلەت و خەڵک لێمان بێزار نییە، خەڵک لێمان ڕاناکە، خەڵک بە دز و چەتە و ڕێگرمان نازانێت، کەواتێ مە سەرکەوتوو بووین.